لەبارەی دۆخی شنگال هەروەها ڕێکەوتنی شنگال کە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵ بە چاودێری نەتوێگرتوەکان کرا، بەڵام کە تا ئێستا ڕێکەوتنەکە جێبەجێ نەکراوە. گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز کەریم سلێمان، ڕاوێژکاری جوواتی ڕۆحانی ئێزدیەکان لە شێخانەوە لەگەڵمانە. بەڕێز کەریم سلێمانم کاتتان باش. کاکەریم شەف باش و بخێراتی بۆ کوردستان 24 هژمارە چەکدارên پێکێکی دناوا شنگالدا bi çend tên nemezindekirin herwiha بۆچی pekeke di nava şingalê dernakevîtin؟ gelek spas wallahî kajmarawan çend e ev jmara rastîl defmenîne ez po nizanim bi zebit kajmarawan çend e ama wekî dî ka boçî şingarê dernakevin ez bawer dikim ev e siyaseta wan e ya diyar e ciyê ew biçine têda gelek zehmet e jê derkevin belê divêt îradek hebit îradeke duwelî hebit îradek ya navxoyî hebit heta ku rêkekê bibînin ku ew iş şingarê derkevin ama boçî dernakevin eşkera ye rone ciyê ew biçine têda ew ji qendîlî ji dernakevin û şingarê ji dernakevin û belkî bûyne kêşek bo seranserî Kurdistanê. بەڵێ بەڕێز کەریم سلێمان، لەماوەکانی ڕابردووە ڕێکەوتنێک کرا لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵ بەلایانی سێمیشکە نەتوێگرتوەکان بوون بۆ چاودێریکردنی جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنە، بەڵام هەتا ئێستا جێبەجێ نەکراوە. بۆ کێ هۆکارە لە جێبەجێ نەکردنی ئەم ڕێکەوتنە؟ وەڵایی بەری هەر تشتێکی بدیت نامە باشترین چارەسەری بۆ کێشە شنگارێ و بۆ کێشە ئاوارە و بتایبەتیت ئێزدی ئەوەکو ئەو ڕێکەفتنە بێتە جیبەجیکردن و ڕێکەفتنجی خاڵی توێت ئەشکەرانە دیارن ڕێکەفتنەکە یعنیە تێر و تەسەلە لایە ئیداریە تێدا ئەو لەهکاریە تێدا خزمەت گوزاریە تێدا لایەکی گرنگجیە تێدا ئینەوە هەر کارێک بێتە کردنت شنگارێدا vêtib hemahengî bit nîveka hikûmeta Herêma Kurdistanê li gel hikûmeta Bexdayê ama astenga rêya cîbecîkirina wê de guman têdanîne hêzê PKK ne ev yê kut mewcûd li çiyayê şingarê ew ê bûyne astenga serekî rêya cîbecîkirina evê rêkeftinê de û ev mecna wê hindê nadetin ku ew xelkê li wê derê hemûyê li gel wan belkî helbijartin pîverekin هەلبژارتنێت بۆرین یەت بەرلەمانی عێراقی ئەشکەرا بوو ئەو بربژێرێت ku پارتی دیموقراتی کوردستان بربژێر کرین ئەوان بتریا دەنگا بر و ئەونەوە ئەندامن بەرلەمانی عێراقیدا. باشە کاکەریم وەکەتە گوت ku zehmete eger pekeke derbasî cihekî bîtin wî cî hîç çol biketin di demekê da ku şingal wargehê serekiyê pekekê niye Bakurê Kurdistanê karê siyasat û stratejiyeta PKK'ye ye. Hikûmeta Iraqê ku ev rolê wê ye cêbecê biketin PKK derxînîtin di nava şingalê da lê heya niha xwe bêdeng giriye çavê xwe lê niqandiye. Pîwîst e komelgeha nêvdewletî çi biketin divê navberê da ji bo vê çendê babetê şingalê bêhte helkirin xwe her wisa namînîtin. Carê ez bawer dikim helwîstê hikûmeta Iraqê wek Serok Wezîran Mihemed Şiaዕ Sûdanî an rawêjkarê Serok Wezîranê Iraqê an Qasim el Erecî helwîstê van neyxirabe ew jî belkî hemahengiya wan li gel hikûmeta herêmê geleka baş e û muttefiqin ku vêt ev rêkeftine bête cîbecîkirin bez diyar e hindek îradeyet heyn ji van biqewettirin ew ê kartêkirinê dikin û ew yê bine asteng rêya cîbecîkirina evê rêkeftinê da. Ew çi îradeyeke wesaya pêze والله îradêj dervene yani hemû kes zanit înnehu destêt eqlîmî yê dikefînet şingarê da û belkî wan hindek plan û bernamê dûr û dirêjê tên. Bezdêmînet daxwaza îro me kirî li dîdara mîrî em hazir bûyn me daxwaz kir ji nûnerê Yonamî
مەداخواز ژێ کرد و هون وەکی بێژن ئیشراف سەرپەرشتیت کرد لەسەر ئەvێ ڕێکەفتنێ و بەلکی هەندێک وڵات ژیل گەلوە بووینە ئەڤێت کو وەکی بێژن ڕۆڵێوان هەیت عێراقێدا ئەس باوەڕ دکەمە کە ئەو بقەوەتر خەمێل ڤی بابەتی بخۆن دێ ئیراداوان ئەف کێشە ئێتە چارەسەرکردن. بەڵێ بەڕێز کەرێم سلێمان لە هەر لەبارەی دۆخی شنگال چی بکرێت جگە لەم ڕێکەوتنە هیچ ڕێگە چارەیەکی تر هەیە بۆ ئەوەی هەر هیچ نەبێ خەڵکی شنگال بتوانن بگەڕێنەوە سەر زەیدی خۆیان؟ خەلکێ شنگارێ هژمارە هەرە مەزن هەتا ئیرۆکەژی یەت کەمپادا دژین و بەلکی ئەڤە بوو ساڵا نەهێ هەوە سێی هەشت 2014 و بەلکی ڕۆژە پرۆژێژی وەزعیوانێ نەخۆشتر لێتێت چەنگ و گەلک ڕێکخراوێت نێودەولەتی نهۆ ئامادە نینە و هاریکاریاش بۆوان پێشکەش بکەن بەس خەلکێمە ئیقایمە ئێزدیەتمەیەت شنگارێ یە ژیانە خۆ پرێڤەت بن هەکەوان باوەری هەبە نۆتش سەدێ اش ئێزدیەت شنگارێ نۆژیل کوردستانێ و کەمپادا و توێ ژیانە نەخۆشدا هەکەوان باوەری هەبە ئەڤی وەزعی کول شنگارێ هەی هەما بکێمی نابێژین سەداسەد بە سەدا پێنجیش وی خەلکی دێ زڤری با سەرجی وارێت خۆ تو قەت باوەڕ نەکە خەلکێ vێت کەمپادا بژیت و نەزەڤرتە گوندێت خۆ کۆمەڵگەهێت خۆ بەلێ پراستی باوەری پوی وەزعی نینە الوێ دەرکێ وەزعەکی نەی سەقامگیرە نەی مستەقڕە خەلک ڕۆژانە نزانت کادێ ڕۆژادی چ قەومتن چێت بیتن چ قەومیتن دناوا شنگالێدا ژالیێ ئەو گۆڕۆپات و تاخمێن کو دناوا شنگالێدا دەستی خۆدانیە سەرێ واللهی یاد قەومت کول شنگارێ ئیدارە نینە هەتا ئیرۆکە قایمقامێکی شەرعی مدیر ناحیەکی شەرعی نینە هەر جیەکی بەلکی ئەڤە قەزایە بتنەیەک و سەرانسەری عێراقێ قایمقام و ئیدارە شەرعی لێنەی ئێڤێجا جیە ئیدارە لێ نەبێت تو بزانە کادێ چاوە ژیانە خەلکێ چاوە پرێڤەچێت جانبێ ئەمنیژی هەچیەش ماڵا خۆ دەرکەوێت بەلکی نزانتن کادێشلایەکی لایڤە ئێت پسیار لێ ئێتەکردن ئاندێتە گرتن چەنگ و حکوومەتە کە کوتوبێژی فلان جیهەت حکوومەت بتنێ لێ دەرێ ئەف تشتەنینە بەلکی گەلک دەست هەڵات و حکوومەتێ تەینت شنگارێ هەموێدا طبعاً کە وەزعی وەسا بجی ما چاوا دێ ممکن بێت و خزمەت گوزاری بۆ خەلکێ بێتە پێشکەشکردن وەکی ئیرۆ کاکڕێبەر ئەحمەد وەزیرێ نافخۆ گوتی یابانی شیابان بێن لێ دەرکێ مەدرسەکێ ئاڤاکەن تابقێ وێ سەری بتە بارەگایەکی هێزەکێ دێ چا خزمەت گوزاری بۆ خەلکێ ئێتە پێشکەشکردن زۆر باشە بەڕێز کەریم سلێمان شێوەرمەندە جڤاتا ڕوحانیا ئێزدیان لە شێخان گەلمەوەی گەلێکی سواسین هەر هەبن سپاس بۆیەوە